بازاڕ و دوکانەکانی پارێزگای سلێمانی کراونەتەوە و شەقامەکان جمەیان دێت لە خەڵک دوای چوونە قۆناغی دووی ئاسایی بوونەوە و هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ لە پارێزگای سلێمانیدا. ئەمەش دوای زیاتر لە مانگێک لە قەدەغەی هاتوچۆ و داخستنی بازاڕ و دوکانەکان دێت، بەڵام لەگەڵ باشبوونی دۆخی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕەچاوکردنی پێداویستیە سەرەکیەکانی ژیانی خەڵکی لایەنە پەیوەندیدارەکان بڕیاریاندا زۆرینەی دوکانەکانی بازاڕ بە ڕۆژدا بکەنەوە و ئەمەش کاسبکارانی دڵخۆش کردووە. لەسەر ڕێنمایی تون بکرێ وەک ئەو نییە هەر تۆ بەسا بێ و نەبازار بێ و نەشتێ بێ و ئیش کەسابەتێ بێ زۆر تەسیری هەیە لەسەر دەرونی ئینسان و هەر لە ماڵەوە هەر بۆ شارەکەش پێویستی ڕۆژانەیە ناکرێت تۆ کەسابەتێ نەکەیت و خەڵک پێداویستی ڕۆژانەیە ئەوێ لەکوێ دابینی بکە ئەگەر دوکانەکان نەبێ ئەگەر مینی مارکێت و کەسابەتینەکان نەبێ. بەشێک لە کاسبکاران پیان وایە گەرچی دوکان و بازاڕەکان کراونەتەوە، بەڵام پێویستە هاوڵاتیان و دوکانداران زیاد لە جاران گرنگی بە خۆپارێزی بدەن و پابەندی ڕێنماییەکان بن. خەڵکی ڕێنمایەکانی تەندروستی تا حەدێک باشە جێبەجێ دەکەن. دوکاندارەکانیش بە زۆری هەمویان ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ دەکەن، تاقیم بەکاردێرن، دەستکەش بەکاردێنن، کەمامە بەکاردێرن، یعنی ڕێنمایەکان زۆر باشە، بەڵام داوا لە هاوڵاتیان نەکەین، بەڵام زۆر قەرەباڵغی لە شوێنەکانە دروست نەکەن. هەرچەنە ڕێنمایی بکەیت لە کاتی نەخۆشی نەبێ هەر باشە، پاکیە، تۆ دەست شۆری پاکیە، دەستکەش پاکیە، لەبەرەوە دەستە دەیتە هەر شتێک کێکێتر دەست پێ احتیمالە نەخۆشی نەبگوازێتەوە، ئەگەر نەخۆشینی ڤایرۆسی کۆرۆناشنێ هەر نەخۆشیێکی تری بێت. ئەبێ هەمومان ئەمە بە دوکاندارەکان نابێ، ئەمە هەمووی ئەبێ خۆی بپارێزیێت، ما دەستکێش و ماک ببەسێت بۆ پاراستن بۆ خۆتە، بۆ ژیان خۆتە. دوای دەستپێکردنی قۆناغی ئاساییکردنەوە لە پارێزگای سلێمانی بە ڕۆژدا زۆرێک لە دوکان و بازاڕەکان دەکرێنەوە و بەرەکە بەرە کۆتایی ڕۆژ و دەمەی ئەوارەش ڕۆین زۆرێک لە دوکانەکاندا ئەخرێن و هەوڵاتیان بەرەو ماڵەوە هەنگاوەنێن. لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی باز داواکەن گەرچی لە قۆناغی ئاسایی بوونەوە داین، بەڵام هێشتا ڤایرۆسی کۆرۆنا مەترسیەکی جددیە و پێویستە هاوڵاتیان پابند بە ڕێنماییەکانەوە و بەردەوام بن لە خۆپارێزی. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا، کەلار، سلێمانی.